ڕاضی ئەمن تقریبان دەسمە خۆیەوە جوانە من زوانی قوربان سپاس دەکەم چاوە جوانە بەشش من قوتابی قۆناغی سێ بە شڕاگەاندرم زۆر چاکە سەرکەوتو انشاءالله سپاس دەکەم ڕۆژکردت بینەوە لە انشاءالله قوربان خۆشەویستی هەموو کەس جێ خۆی هەیە نانە هەر کەس زەغنا و تاقی خۆی ڕاست ئێمە بەرنامەی لاپەڕی وێنەی کەسایەتێکمان پێەیە ئیتر کەسایەتێکە شاعیرە نووسەرە هونەرمەندە ئێستا وێنەیەکمان پێ پێمان خۆش نیشانی بەڕێ سێمزان دەیناسی انشاءالله ئینشاءالله پێویستە بیناسینەوە ڕاستی ئاسان کارێک شش تێدانە تو کتێبی خارجی دەخوێنیەوە بەڵێ چ بوارێک زیاتر بەخوا لە هەموو بوارەکان دەخوێنەوە چونکە ڕاگەیاندن زانستێکی گشتیە پێویستە ئێمە لە هەموو بوارەکان کتێب بخوێنینەوە چیرۆک ڕۆمان بەتایبەت ڕۆمان زۆر گرنگە بۆ قوتابی بەش ڕاگەاندن لەبەرەوەی ڕۆمان وشەی قورسی تێدایە پێویستە قوتابیان بەش ڕاگەاندن زیاتر خوب بدەنە ڕۆمان بخوێننەوە وا بزانم ئەوە دکتۆر عەبدوڵڵا ئاگرینە وایە باش گیانەکەم سیاردی ناکەم ماحواڵ چۆنە چاوەکەمی بەڕێز قوربانتم لە مەرحەلە چەندی مەرحەلە دوو چ بەشێک کوردی کتێبی خارجی دەخوێنیەوە بەرێ چ ناوەڕۆکێک باشترە بۆ تو بۆ خوێندنەوە چیرۆک ڕۆمان بۆ خۆم زۆر کەیف بە ڕۆمانان دێ بەرێ زۆر حەزم لە ڕۆمانیا سەرکەوتو انشاءالله چاوەکەم بەرنامەی لاپەڕینە وێنەی کەسایەتێکمان پێ پێمان خۆش نیشانی بەڕێز دەیمزان دەیناسی باشە گیانەکەم تاوە مەزەری خاڵقی غەریب نییە بەس مەزەری خاڵقی دەچی ماوەسا مەزەری دەچی بەگەنجی نازانم لەم دیتە نایناسمەوە ئەمیش نایناسم خی لام غەریب نییە ناوەکەی بیستووە خوێنیتەوە بەس ئەگە ناوەکەشی نەزانانی ئەگە غەڵەت نەم لەلایانی مێژوویەوە قوربان باشی سەلامەت وەزت چۆنە؟ سەلامەت بسپاس بژی هەلێر دەوام دەکەی ها بەڵێ مەرحەلە چەندی دوو لە ڕاگەیاندنم ڕاگەاندن زۆر چاکە سەرکەوتوو بی قوربان سپاس ئەمە بەرنامەی لاپەڕینە وێنەی کەسایەتێکمان پێ پێمە خۆش نیشانی بەڕێز دەیمزان دەیناسی باش دکتۆر عەبدوڵڵا ئاگرین بەڵێ کو دەیناسی دکتۆر عەبدوڵڵا لێرەیەک دوو جارم دیتە کتێب شتیشی هەیە زۆر سپاس نووسەرەوە نیە زۆر سپاس بەڵێ قوربان سپاس عەبدوڵڵا عەزیز خالید ناسراو بە دکتۆر عەبدوڵڵا ئاگرین لە 16/12 1943 لە سلێمانی لەدایک بووە لە بنەماڵە و نەوەی مەحوی شاعیرە لە 27 سێی 1968 هاوسەرگیری لەگەڵ مامۆستا شەمسە کەریم غەفور کردووە هەر لەگەڵ مامۆستا شەمسەی هاوژینی بەیەکەوە هاوبەشی خەبات و شۆڕشی شاخ بوون ساڵی 1952 چۆتە بەرخوێندن و لە قوتابخانەی ئەیوبێ شاری سلێمانی سەرەتایی تەواو کردووە هەر لە سلێمانی ناوەندی و ئامادەی و زانکۆی تەواو کردووە هەر لەوێش بۆ بە مامۆستای ئامادەی پیشەسازی دبلۆمی لە هەندەسەی کارەباییدا هەیە لە بوارەکانی ئەدەبیدا بەکالۆریۆسی لە زمان و ئەدەبی کوردیدا هەیە ماستەری لە ئەدەبی کوردیدا هەیە دکتۆرای لە ئەدەبی کوردی شعری سیاسی و کورتە چیرۆکدا هێناوە چەندین لێکۆڵینەوەی لە ئەدەبیاتی کوردیدا هەیە خاوەن 34 کتێبە جگە لەو 34 کتێبە 17 کتێبی ئەدەبی مەرجی بەرهەمهێناوە لە ساڵی 1958 ئەندامی یەکێتی قوتابیان بووە لە 21 سێی 1962 لەگەڵ چەند هاوبیرێکیدا یەکێتی قوتابیانی نەتەوەی کوردیان لە سلێمانی دامەزراندووە لە ساڵی 1974 بۆ ماوەی 5 ساڵ نەفی خواری و عێراق کراوە بۆ شاری سەماوە نزیک گرتوخانەی نوگرە سەلمان پاشکەمێکی تر زیاتر ئاشنای بەشێک لە ژیانی دکتۆر عەبدوڵڵا ئاگرین دەبین لە ڕێگەی کتێبەکانەوە وەفا و خۆشەویستی نەرمی نواندن سۆز و عەشق دروست دەبن ئەوە تا نووسەرێک خۆی لە کونجی ماڵەکەیدا بند کردووە لە پای لە دەستدانی هاوژینەکەی ئەو نایەوێت کەس ببینێت
هەموو شتێکی هەیە و هیچی نییە. دڵی بە دنیا خۆش نییە، دڵی بە سەرۆت و سامان و ماڵ و ئۆتۆمبیل خۆش نییە. دوای تێپەڕبوونی 4 ساڵ بە لەدەستدانی هاوژینەکەی هەموو ساتێکی فرمێز ڕشتنە، هەموو ساتێک لە بەرچاوێتی و لەگەڵی دادەژی. ڕۆژانە بە خەیاڵی دەستاوە گەرمەکەی و بە لەزەتەکەی دەگەڕێتەوە کە ڕادەکشێ لەسەر جێگاکەی وا دەزانێ بە تەچیەوەیەتی. ئێمە بە زەردەخەنەوە هاتین گفتوگۆ بکەین، بەڵام بە گریانەوە دەرچوین. پیاوێک ژن دەکوژێ، پیاوێک بە ئازاری لە دەستدانی ژنەکەیەوە ماڵ ئاوایی لە ژیان دەکات و دنیا و دۆست و ئەحباب لە خۆی دەتۆرێنێت. ئاگرین ناخی وەک ئاگر هەڵدەکروزێت، ئاگرین لە ناخەوە دەگرین. کتێبەکان فێریان کرد چۆن فێری عاشق بێت، فێری خۆشەویستی بێت، فێری وەفا بێت. ئەو 4 ساڵە ڕەش دەپۆشێت، 4 ساڵە بەو وەفایەشەوە نەوەستاوە و تاکو ئێستا 17 کتێبی لەسەر هاوژینەکەی نووسیوەتەوە و کۆی کردوونەتەوە. ئێمە هەواڵی ژنکوژەکان قەدەغە دەکەین، وەفا و سۆزی نووسەرەکانتان نیشان دەدەین. ئەمڕۆژ بە دڵێکی ساردەوە هاتوین بە بەیانی باش عەبدوڵڵا ئاگرین لە خەو هەڵسێنین و لەگەڵ خۆمانی بەرین. بینەرانی خۆشەویست، لە لاپەڕەیەکی بەرنامەکەی ئەمجارەمان گفتوگۆ دەکەین لەگەڵ نووسەر و ئەدیب دکتۆر عەبدوڵڵا ئاگرین. گفتوگۆی بەشێکی بەرنامەکەمان سەبارەت بە ژیاننامەی دکتۆر عەبدوڵڵا دەبێت. گفتوگۆی دواتر سەبارەت بە ئەو سۆز و وەفا و خۆشەویستیەی دکتۆر عەبدوڵڵا دەبێت بەرامبەر بە لەدەستدانی هاوژینەکەی. چونکە دکتۆر عەبدوڵڵا جیاواز لە ئەو کەسایەتیانەی کە خێزان یاخود خوشک دایک هەر کەسایەتێکیان لەدەستدا بێت، ئەم جیاواز بیری کردوێتەوە. 4 ساڵە هاوژینەکەی لەدەستداوە، بەڵام تاکوی ئێستا کە لەگەڵ دکتۆر عەبدوڵڵادا دەنیشین وا دەزانین یەکەم چرکە ساتی لەدەستدانی هاوژینەکەیەتی. لێرەوە پێم خۆش بوو گفتوگۆ بکەین لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا و لە زاری خۆیەوە زیاتر ڕوونکردنەوە بدات لەسەر ژیاننامە و ئەو پاڵپشتیەی کەڵە پێشمەرگەی کە لەگەڵی بۆ هاوژینەکەی بووە لە چیا و چۆڵ و لە ناو شاریش. دکتۆر گیان بەخێربێی بۆ ئەم میوانداریە زۆر سپاس دەکەین کە ئێمەت قبول فەرموو بۆ بەرنامەی لاپەڕێکی بەرنامەکەمان ڕازاندەوە بە گفتوگۆکردن دەبێت لەسەر ژیاننامەی خۆت و ژیاننامەی هاوژینەکەت. زۆر سپاس دەکەین. بەڵێ، پێشەکی بەناوی خودای مەزن و میێرەبانەوە من زۆر خۆشحاڵ و شکۆدارم کە لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی دیمەن کە ئەم دیدارە لەگەڵ من ئاسازەکە دیدارەکە وەرەوە بە ناوی لاپەڕەیەکە، بەڵام باسی کتێبەکانە ئەنجا دوایەتە سەر باسی وردەکاری ژیانی خۆم. تەبەن بۆ من شانازیە کە منتان خوێندۆتەوە و لە هەمان کاتیشە ئەمە بوو بە کەنز و بوو بە سامانێکی بەهێز و دەوڵەمەند بۆ من کە لە ئایندەدا بتوانم پێشکەشی بە خەڵکی و میلەتەکەی خۆم بکەم. دووبارە سوپاسانەکەم عەزیەتان کێشا وە کارێکی باشتان کردووە. ئەم خوێندنەوەیە بەڕاستی بەلای منەوە وەفاداریە بۆ قەڵەم، وەفاداریە بۆ کتێب، وەفاداریە بۆ وشە، وەفاداریە بۆ ئەدەب، وەفاداریە بۆ ئینسانی بە وەفای کورد. زۆر سپاس دەکەین. ئێمە شانازی بە بەڕێستانەوەکەین دکتۆر گیان. سەرەتا دەمەوێت بپرسم دکتۆر عەبدوڵڵا سەرەتا چۆن ئاشنای کتێب بوو؟ سپاس. وەڵا یعنی حەزەکەمەوە بڵێم من ئەم شانەی کە باسی یەکەم ئەمڕۆی خەمە ڕوو ینی لە گیرفانی خۆم دەرم نهێناوە یەک دوو هەمین هیچیشم دروست نەکردووە بۆ سواڵی هیچ شکۆیەک یا ستایشە ناکەم و بە دوای ئەوانشان نەگەڕام و ناگەڕێن. حەزەکەم ئەو شتانەی کە ئەمڕۆ من ینی وەکو دیارێک پێشکەش بە لە ناوتان و بینەر ئەەکەم بێ ڕتوش بێ، یعنی بێ پێوەدان بێ، بێ هەڵدان بێ، بێ خاترانە بێ. یەکەم جار دکتۆر ببوورە یەکەم جار چ کتێبێکت خوێندەوە لە چیەوە ئاشناوەی کتێبەکە من حەزەکەمەوە بڵێم ینی من هەڵ نەتۆقی و وەکو حاڵەت تازە هات بێت مەکایەوە، بەڵکو
من لە خێزانێکم ئەو خێزانە ینی بەڕەچەڵک هەم ئاینی ئەوە مەحوی شاعیر باپیرمە هەم کۆمەڵایەتی ئەوە مەلاخالی کە یەکێکە لە شاری سلێمانی نەسراوە و هەم ڕۆشنبیری ئەوە مەلاسایی مەحوی و شاعیرە ینی لە خێزانێکە چاوم هەڵهێنا لە خانەقا پەروەردەبوون کە مەسلەی ڕۆشنبیری و زانست ڕۆڵی لەورەی بینیوە ئەجا لەبەرەوە من بەڕاستی لە ڕێی کتێبەوە پێ نەگەیشتم خوێنەوەی کتێب ڕاستە من ئێستا ینی مەرتەبەکەم لە زانکۆە مەرتەبەکەم پرۆفیسۆرە و مامۆستای زانکۆم لە کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەدین بەڵام متابعەی زۆر گەرم و گوڕ و بەشەقم هەیە بۆ کتێب خوێندنەوە و یەکێ بووم لەوانەی کە لە ساڵانی پەنجاکانە کە خەڵک بە دەگمن کتێبێ خوێنەوە من لەوانە بووم کە ئەو پارەی کە ئەمرایە 20 فلس بوو 10 فلس بوو ئەچوم ئەما بە کتێبێک و ئەم خوێنەوە بەسم لەوەیە بەڵام من لە ئەنجامی ئەو کەشە ئەو کەشەی کەتیا پەروەردە بووم کەتیا گەشەم کردو کەتیا گەورە بوو گەشێکی بەڕاستی ئەدەبی ڕۆشنبیری ئاینی کۆمەڵاتی بووە ئەنجا من ینی من مناڵ بووم خەڵک خوێنەواری نەزانیوە لە 6 ساڵ و 7 ساڵی لە مەجلیسی باپیرما کە مەلاخالیدی مەحویە لە خانەخاکەی خۆی کە لە شاری سلێمانی مەسا ئەو ڕۆشنبیرانە مەلا حامید شاعیر و مەلا حەسەنی عەلاف و ینی ئەو ئەدیبانەی کە هاتوون ئێمە هاتوون گوێمان گرتووە لە قسەکانیان گرتبوو مەبەستم لەو کاتەوە من ئاشنا بووم بەڕاستی بە کتێب ئەنجا دوای ئەوە من خرامە قوتابخانە من بەپێی ئەو قسەکردن و لە بیرهاتنەوەی دایکم نەخوێنەوار بووە بەڵام ئافرەتێکی زۆر زیرەک بووە تەقدیری شەکانی زۆر کردووە و لە عایلەیەکی بۆ باوکی ڕۆشنبیرێکی زۆر باش بووە لە شاری سلێمانی و هەر ماڵەکەشیان لە تەنیش خانەخاکەمانەوە بووە ئەوشی زۆر لە بیرە مساکە حاڵەت هاتوۆتە پێشێ توێتی عەبڵە جاخۆشێتەوە عەبڵە تەبەن لە ناو عایلەکە زۆر مەشهور بووە ساعە ئەحمە بووان و ئەحا عەبدوڵڵا بووان و عەبە باوە بەڵام ئەو خەت پێی نەوتمەوە ئەوێ عەبدوڵڵا ینی لە خۆشەویستیە ئەوتی عەبدوڵڵا تۆ لە دەی محەررەمی ساڵی 1361 کۆچیاتۆ لەدایک بوو شەوی پێنجشەمە لەسەر جومعە بوو سەعات ئەمەنگە لە خانەقا مەداسین هەبوو سەڵای کردووە بە حساب کە لێکمان نایە لە ڕێگای پرۆفیسۆر دکتۆر وریا ئەمین عومەر ئەکاتە شانزەی دوانزەی 1940 من لەو ئێوارەیە لەدایک بوو ئەنجا ینی بەپێی ئەوەی کە لەو تەمەنە من نەختی درێ خرامە بەر قوتابخانەش ینی باوکم مەلا عەزیز مەلاکالی ئێمە لای ئێمە بڕوای وا بوو کە ینی کاسبین بێ بکە نەچمە قوتابخانەوەمانە بەڵام هەر ئاخری کاک عوسمانی مامەم کە کوڕی مەلاسایە ما تەلەبە بوو وتی بە باوکمێنە و کاکە عەزیزە بێ کاکە عەزیز بەخوا هەر بیبێن بۆ قوتابخانە چوومە قوتابخانە لە قوتابخانەی سەرەتاییە بووم لە پۆلی 2 کوڕێک هەبوو لەگەڵمان چاوێکی نەبوو بە تەبیعی ناوی کەمال عەبدوڵڵا بوو ڕۆژێکیان هات لە سەر ڕەحلەکە وتی ئەم کتێبەم هێناوە کە سەیرم کرد کتێبەکە جزوبە بە حساب من تایفەی مەحویم و مەحوی باپیر وتێ ناوی باپیری تایە کتێبەکە 4 کتێب بوو یەکەم دیوانی سالم دیوانی کوردی دیوانی ناری دیوانی مەحوی بە خەتە کۆنەکەی نوسخە ئەسڵیەکەی ئەوەڵ کە لە ساڵی 1920 لەلایەن مێجەرسۆنەوە هینکراوە تەسویەکراوە و عەلی باپیر تەبعی کردووە من یەکەم خوێندنەوەم بەڕاستی ئەو کتێبە بوو ئەبدانێ دیوانی کوردی و دیوانی مەحوی یەکەم کتێبت مامۆستاکەی چاپ کرد یەکەم کتێبت ساڵێک بوو کە دەست دانووسین و بە ئەمە تاوکم ینی بۆی شەکان دەپچڕێ کە ئەو کتێبم خوێنەوە بەڕاستی زیاتر معجب بووم بە مەحوی باپیرمە شعرەکانی زۆر قورس بوو بەڵام معجب بووم بە مستەفا بەجی کوردی کە ئاموزای سالمە ینی ئەو شعرانە مەخوێنەوە ئەمە
ڕۆژ ئەتر بەڕاستی خەڵک دەست سیرەکەم ڕۆژنامە خوێنێتەوە گۆڤارە خوێنێتەوە و کتێبە خوێنێتەوە مەسایلی سیاسیە من یەکەم کتێب کە خوێنمەوە لە بڵین 50 کتێبی ماهیە القەومیە هی ساتح الحوسەری بوو بە عەرەبی عەرەبیشمان نازانین بەڵام بەڕاستی تێی ئەگەشتم کە چی ئەڵێم یعنی ئەوە یەکەم کتێبم بوو ئەندا ئەمە بەڕاستی کەەوە بوو ئێمە مەجموعی بووین دەستمان کرد بە خوێنەوەی ئەو ڕێچکەی کتێبە تەبەن ڕێچکەیەکی کتێبی نەتەوەیانە بوو و پەروەردەی نەتەوانەی خەڵکی ئەکرد بە ئیتیجاهی ئەو ساتح الحوسەری و صلاح الدین بیطار و عەبدوڵڵا عەبدودائیم و دکتۆر عەبدوڵڵا عەبدودائیم و ئەوانە لای ئێمەش مەجموعەیە ڕۆشنبیر هەبوو وەکو مامۆستا ئەحمەد هەردی وەکو فەریدون عەلیەنی وەکو شێخ محەممەدی هەرسین ئەمانە ینی مەسائلی سیاسی و مەسائلی هینیش بوو ڕۆشنبیری بوو اینجا من ئەو کتێبانە دەستم کرد بە خوێندنەوەی کتێب دەستم کرد بە خوێندنەوەی کتێب بەو عەقلیەتە و ئاسۆی تەسکەی ئەو زاکە هەم بوو ئەنی ئیسیعابم ناکرد عەرەبی من نازانی بەتەواو چونکە ئێمە بە کوردیەمان خوێن بەردەوام بوون اینجا ڕۆژنامەی ژین دەرچوو بوو ڕۆژنامەی ژین مەخوێنەوە ئەنجا گۆڤاری ڕۆژی نوێ کە جەمال شارباژ جەمال شاڵی دەریە کرد لەگەڵ کامەران کردیا بەڕاستی ئەوە هانیام شتە کوردەکان بخوێنەوە ئەنجا چوومە سەر بەڕاستی گۆڤاری گەلاوێژ گۆڤاری گەلاوێژ خەڵک ڕێچکەی بووە گر بۆ ئەوەی کە شت بخوێنێتەوە منی لە ڕێگای کە ئەوسا قەڵەبەکانی کورد ڕۆشنبیرەکانی کورتیانە ئەنووسی دەست کرد بە خوێندنەوەی ئەوانە لەوانە بەڕاستی من لە خۆ وەرە مەسەلەی شعرم زۆر لە خۆش بوو لەبەرەوەی لە ئەجوایەکی شعری باپیرمە ژیا بووم بەڵام سیرم کرد لە خوێندنەوەی ڕێچکەی خوێندنەوەی کتێبەکانە حەستم بەهین کرد ینی ڕاکێشانم بەرەو چیرۆک بەرەو چیرۆک من کە چیرۆکەکانی بەڕاستی مامۆستا بەرەی محەممەد نەخوێنەوە چیرۆکەکانی محەرم محەممەد ئەمین چیرۆکەکانی یەکدوو نووسینی عەبدوڵڵا جەوهەر کە مەسائلی ئەدەبی زۆر زۆر گرنگ بوون دوای ئەمە بەڕاستی لە هینەوە کەوتمە ئەجوایەکی بازنەیەکی تر ئەجوای سیاست کە یەکێتی قوتابیانی کوردستان و پارتی و ئەمانە بەڵام من هەر ئەوەی کە زاڵ بوو بە سەرما ڕێچکەی تەیارە ئەدەبیەکە بوو کە ئەمە زۆر زۆر گرنگە لەوە شا بەچێەوەی گرتامەوە بە چیرۆکەوە لە ساڵی 1960 ڕۆژنامەی برایی دەرئەچوو مەسایلی سیاسی بوو بەڵام لەبەرەوەی کەسێک سەرپەرشتیە کرد زیاتر خولیای ئەدەبی بوو ڕەفیق چالاک بوو من هاتوچێ ئەومە کرد ئەی ناسی وەکو عایلی و لەما لە ڕێگای ماڵی شێخ محەممەدی باپێ مامەوە کە شێخ محەممەدی مەحویە وەڵا لە خۆمەوە ڕۆژێکیان لەگەڵ شێرکۆی بێکەسیشا زۆر تێکەڵ بووم ئەو چیرۆکێکی نووسی ئەو ئاهەنگی ئەشکەوتەکە من لە خۆمەوە وەڵا دەستم کرد بە نووسین منی شیرۆکێکم نووسی هەروە بەو عەقلیەتە و بەو هینەی خۆم با بڵین ئاسۆ تەسکەی خۆمەوە چیرۆکێکم نووسی یان بە ڕەفیق چالاک بڵاوی کردەوە بە ناوی زەردەخەنەی سەرمەرگ ئەوە یەکەم نووسی لە ڕۆژنامەی براییە فکرایە پاش ئەمە حەقەت ینی بەڵام بەردەوام بووم یعنی خوێندنەوەی کتێب و ڕۆژنامە و گۆڤارەکان بەڕاستی خۆراکی بەردەوامی ژیانی من بوو ئەنجا دوای ئەمە بیرم لەوە کردەوە شتێکی درێژتر بنووسم هەر لە ساڵی 1969 نووسینێکی درێژم بە خاڵە هاوەرەوە ئیسا من خۆم کەبی خوێنمەوە لەوانەیە گاڵتەشم پێی بێ بوو زۆر بوو وای لێ هات یعنی وەکو بڵین نۆڤڵێکی لێ دەسوو تەبعم کرد بە ناوی کولەمەرجی یەکەم کتێبم ئەو کتێبم کە دەکرد خوێنەری ئەوسا چۆن بوو خوێنەری ئێستا پێ چۆنە ینی ئێستا لە قەیرانێکی خوێندنەوە داین وڵا ئەوە پەیوەندی بە بارە سیاسەکە و عەقلێتی خەڵکەکە و بەرژەوەندەکانەوە هەیە ینی بۆ ئەو زەمانەی ئێوە ئەو زەمانی نووسەرانەی لێ دەرچووە ئەو ئەلیمانەی لێ دەرچووە هین بوو مای 50 بووە
ئەو 50 یاوە بە گۆڤار و بە ڕۆژنامە و بە کتێب هەر ئەوەش بوو وای لێ کردم کە خۆم کەنجێکی زۆری کتێبخانم هەبێ کە ئێستا بە تەلەبەکانی ماستەر یا دکتۆرا کە قساکەم یا هەتا ئەو ماوەی کە تااقەتم هەبوو بە قوتابی بەکەلۆرێز لە کۆلێژ هێنوە ئەبوو ئێوە ئەبێ پێشەم و شتێ ئەو پارەی کاتانە نیوەی بن بە کتێب نەشی خوێندنەوە قەی ناکە بیکڕە و دای بنێ ئەجا ئەوە شەیدایی بوو بۆ کتێب من ینی بەڕاستی تیونیەتیم یا با بڵین من تامەزرەیەکی خوێندنەوە کتێب بوو ینی ئەو ساکە خەڵک دوو کتێبی لە ماڵا دەبوو من 200 کتێبم لە ماڵە هاوای باڵەوە ینی جاری وا بوو کتێبەکان کە وەزاهاتوتە پێشەوە هیچیش نەبوو ئەدە بووە لەژێر ئەزدا شاردمانەتەوە دوایی دەرم هێناوەتەوە لەبەرەوە ئەو ئەزمەیە پەیوەندی هەیە بەڕاستی بە دۆخەکەەوە من لە بیری نیە یەکێ بڕۆشتا بۆ شارێکی ترەمان و بەرکۆ کتێبە لەگەڵ خۆتابیێنی یاخود بە یەک دوانێ کتێبێکمان ئەکڕی هەنی ئەوە من لە حتا ئەم ئەزمەیە هی تازەیە هی کۆ نییە لە 1970 چوون بۆ لوبناان لە لوبناان ئەوەی سەفەرێکە پەیوەندی بەمەوە نیە لەوێ 4 کتێبم کردی لە لوبناان ئەوسا سەرچاوە و شوێنی بەڕاستی کتێب بوو کتێبینێ ئەو کتێبی لە ئەمڕۆ دەرەچوو لە هەر شوێنێکی دنیا پاش هەفتەیەکی تەرجمە کراوە بڵاو کرایەوە من یەک دوو کتێبم کردی لەوانە لعبة الأمم باڕۆنا دڵ لەوە حرب الأيام الستة بڕاتە بێ کە هاتمەوە ئێرە برادەرەکانی خۆمان و خەڵکە نزیکەی زۆر چی تێناوە نەیوو ئایا کراسی بۆ هێناوم نەیوت قاتێکی بۆ هێناوم نەیوت فلاندا کتێبی هیچی هێناوە لەگەڵ خۆ خەرکەوسە ئاوا و ئەو کتێبانش بەڕاستی دەساودەستیە کرد چونکە معلوماتی هەم خەڵک بە دوای زانیاری ئەگەڕا بەڵام ئێستا ئەو پەرۆشەیە کە نییە ئەبێ حەقیش بۆ ئینسا ئەنتەرنێت هەیە ئێستا فاکس هەیە ئێستا فەیسبوک هەیە بەڵام مامۆستا هیچیان ناگاتە پەڕەکانی کتێب تەبعەت ناگات بەڵام ئەوە ئەمێنێتەوە پەڕەکانی کتێب جیاوازە یعنی تۆ لەگەڵ یاژی بەڵام تۆ لەبەر دەمی کەناڵێکی ئاسمانیە لە گوێ لە ڕادیۆ ئەگری دیزگەیەک یاخود ینی هەر حاڵەتێک لەگەڵ یا ئەڕێی بەڵام ئەو کتێبەکە ئەبی بەڕەفیقی تێکەڵیەبی هاوتایبی ئاوێتەیەبی مامۆستا هەڵقوڵاو و ئیلهامی ئەدەبی مەرگ چۆن بە خەیاڵت داهات و چۆن دەست پێ کرد وەڵا ئەمە بابەتێکە ینی ئەوا هەست دەکەم تاکو ئێستا ئەدەبی مەرگ نزیکەی وا کۆکردنەوەی هەفتە پەرتوک زیاتر وە بەڵام پەرتوکێکیش وا بەڕێوەیە بێتە هەژدە بەر لە هەموو شتێ بڕوام وایە کە ئەدەب خۆراکێکی فکریە مرۆڤ پێویستی پێیەتی ئەدەب حاڵەتێکە کە دنیایەکی نوێ دنیایەکی ڕەنگین دنیایەکی بەهێز دنیایەکی بەپێ دنیایەکی سوودمەند ئەدەب یعنی جاری وایە تۆش شعرێکە خوێنیتەوە ئەگری ئەو خاتەگری ینی چێژی لێوەرەگری ئەجا مەسەلەی بەڕاستی ئەدەب بەو شێوەیە کە ئێستا هەیە مەسەلەکە پەیوەندی بەچێت تۆ دانیشتووی گۆرانیەکە گۆرانەکە وتەکانی شعرێکە شتێکت ئاياتێ بەڵام ئەدەب وەکو من ینی بۆی چووم و لەگەڵ یاژیاوم ینی وەکو چۆن پێویستی بە ئاوە پێویستی بە هەوایە پێویستی بە پێویستیشی بە ئەدەبە جا بەشەکانی ئەدەب مەسەلەی ئەدەبی مەرگ طبعا خۆی ئەمە ئەسڵەن هەبووە مەساخۆ من داهێنەری ئەدەبی مەرگ نیم بەڵام من بوو بە ئەوەی کە ئەجواکە بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک و داهێنەرایان خەمە بکەم بە ڕەخەمێک لە ناو ئەدەبی کوردیە ئەو حەفتە بەرگەی کە بەڕێزت دەرد هێناوە لە دەربارەی ئەدەبی مەرگ ئەمن خوێنیمەتەوە کۆمەڵێک چیرۆک نووس و نووسەر و ئەدیبی بەتوانە نووسینیان هەیە بابەتیان هەیە لە ناو ئەدەبی مەرگە ئەمە هۆی چی بوو ئەو پاڵنەرە چی بوو کە ئەو نووسینانیان نووسی دەبارەی لە هەموو شتێ کردی هیچ شتێ یعنی دووکەڵ بێ ئاگر نابێت دەنکێ گەریم بێنە ئا لێرادای بنە 10 ساڵ سەوز نابێت
ئەبێ کەشێکی بۆ دروستکردە کەشی ڕتوبەتداری گەڵ ئاو هەتاو ئەمانە ئەبێ ئەنج ئەو گەنمەهینە بێت ئەدەبی مەرجیر ئەو ئەدەبی مەرگەی کە ینی ئەم چەند ساڵی ئەمە بۆ بڵین بۆ 5 ساڵەچێ لای منەوە کە سەری هەڵدا لە ئەنجامی چی بوو تاوان من کۆستم کەوت بەهۆی ئەوەی کە خۆشەویستترین کە لە ناخوا دەبی مەرگ تۆ ڕفیقێکی پێشمەرگەیە شەی دەبێت کەسێکە بینی مناڵێکەوە هوەرە هوەر چی بوو مناڵێکە هەموو خەڵک بە ئاوە هینە پێوەی ئاخەبووی و داخەبووی ینی هان نەرێکە من خۆشەویستترین کەس ئازیزترین کەس بەڕێزترین کەس مخەدەرترین کەس دڵ سۆزترین کەسم لە دەستدا کە هەرچی ئەەکەم جێی پڕ نابێتەوە هەرچی بکەم ینی هینم نایە تەسەلام نایە ینی من ئێستا ینی بەڕاستی خۆشی لە جوانی نبینم هیچ جوانیە جوانی سروشت جوانی ئافرەت جوانی ڕەوشت جوانی هەڵسان و دانیشتن هیچ خواردنێک لای من چێژی نییە بە هیچ شتێ مەسەلەی بڵێن سیارێ و ماڵە و مڵکە هیچ ئەمانە سێزی نماوە لای من بۆ چونکە ئەوەی کە من لە دەستم ماوە پڕ نابێتەوە بۆ ینی ئەمە لە خۆ نییە لە خۆم و دروستی ناکەم هەڵبەتە ینی ئەم لە پەیوەستە و یا بڵین ئاوێتە بوون و نزیک بوونەوە و توانەوە لە ڕۆحیەکە لە خۆ نییە لەگەڵتەوە نییە شتێ هەبوو ئەدی ئەمەنەی بۆ کردو کە ناتوانم لە بیری بکەمەوە ئەمجا ئەمە من تەبیعی هەم لە دەرەوە و هەم لە ناوەوە هەم لە کاتی پێشمەرگاتی و هەم لە شاخ و هەم لە شار هەم لە کاتی ئاشی و هەم لە کاتی با بڵین تۆقێنەر و ترسناکە ئەم پاڵپشتم بووە ئەڵێ وەڕا کورد و ڕەجون ئیمراتون فعلن ئەمەوە ئەم لە پشتی من بووە ئەم هانەری من بووە ئەم ورەی بەرز کردومەتەوە ئەم توانای یاومەتی ئەم خۆشی یاومەتی ئەم هەڵی سانومەتەوە ئەنجازیگە لەوە بەدڵی منی کردووە مەسەلا هەموو دۆست و خۆشەویست و ناسیاوەکانم کە هاتوویان کردوون بە ئایلی لە شاق لەناو شار یعنی وای لێ کردوون کە ینی بە کوردەکەی ئەخلاقی من وەکو ئایلەی مەحوی لە ڕووی وەفا لە ڕووی دڵسۆزی لە ڕووی ئەمەکداری لە ڕووی باب خزمەتکردن لە ڕووی ئەحترامەوە بە ئایلەکەی خۆشان کە وەکو بنەماڵەی میرزا بەڵێ تەبەن ئەویژی یعنی یەکێکە لە ئایلەیەکی ئاینی ئەدەبی کە میرزا غەفور شاعیرێکی کلاسیکیەوە بە لە ساڵی 1970 وفاتی کردووە و دیوانی شعری هەیە لە 1990 تەبا کراوە بە ناوی دیوانی میرزا غەفورەوە ئەنجا ئەمە وای کردووە کە دنیا بخولقێنێ بۆ ئەوانەی کە نزیکن لێمانەوە مەسا جەناب لەگەڵ ئایلەکە هاتووی پێشمەرگەبووی لەوێ پێشوازی لێکردووی خزمەتی کردووی مەسەلا ئایلەکەت کە هاتووە داڵی یاوە کەسێک کە وەفاتەکە لە کۆمنتەکان ئەڵێ خۆ ئافریکا دا ئەم هەموو ئەو کۆمنتانی لەسەر نووسراوە بەداخەوە کەسێکی گەورەمان لە کیچ و کەسێکی بۆ وەفا کەسێکی بەڕەو کەسێکی دڵسۆز کەسێکی ئەمەکدارمان لە کیچ و ئینجا خۆ ئافریکا ئەمە ئەو خەسڵەتانەیە وای کردووە کە ئەو با بڵێن شاعیر و ئەدیب و چیرۆگنووس و نیشیمان پەروەر و لێ قەوماوانەی هاتوویان کردوین لە بیریان نەچێتەوە مەسا بڵێن کاک حەمید حەبەباقی وەکو شاعیرێک پێشمەرگە بووە لەگەڵ ئایلەکە هاتووە لە ماڵی ئێمە بوو ئەو خزمەتی کردن بەتایبەت خێزانەکەی ئەمە وای لێ کردووە کە کۆچی دوایی کرد کە کاک حەمید حەبەباقی بۆی بلاوێنێتەوە شعری بۆ بڵێ نووسینی بۆ بنووسێ لەسەر قەبرێ ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە بەنسبەت منی شەوەکو کۆستێکی گەورە کەوتم جێگاکەی پڕ نابێتەوە حاڵەت هەیە دروست بێتە مایەی ئەوەی داهێنان دروست بێ مامۆستا یەک شتت هەیە و وەفایەکی جوانت هەیە من لە میانی چاوپێکەوتنەکانم لەگەڵ توا و دانیشتەکانم زۆر شتت لێ فێر بووین ینی بەڕاستی ئەو برینە بۆ ساڕێژ نابێت و 4 ساڵ بەسەریات تێپەڕیوە ساڕێژ نابێت ینی هەر جارێ لەگەڵ دانیشین کە گفتوگۆ دەکەین سەبارەت بە بابەتێکی کە تو دەهێنیتەوە سەر و بابەتە ئێستا من کەسێک بووم بەبێهین لە کاژیکە دەوری گەورەم بووە کۆمەڵی ئازادی و ژیانەوەی کورد لە ڕۆژە سەختەکانە لە پاسۆکە دەورم بووە وەکو خیادە ینی لە کاتێکا من وەکو کە ئەدیب و یا بڵین سیاسەتوانێک لە کاتێکا من کارم کردووە کە هەڕەشەی بەرگی من لێکراوە
حوزەکەی نازم گزار سەردەمی عەبدولکەریم قاساهین سەدام حوسێن ئەگەریکێ زۆر ڕخیان لێ بۆیانگیران قسە ناو حوزە ئەیانتوانەوە ینی ئەوانە بۆ ئەمە لەگەڵم بووە هاوکارم بووە یعنی ڕۆژێ لە ڕۆژان ساردی نەکردومەتەوە بڵێ ئێمە کوڕێکمانەیە کوڕەکەش باردوولامەن کاکاگرین بڕوات هەبێ ئاهاتنیان آخر تۆ مناڵەکە لە کیزەتە مناڵەکە ئەفەوتێ گوێناوەتێکی وتێتی سەری پێی عەبدوڵڵا من کە هاوسەریم دەکوێ بێ سەری من لەوەیە یعنی ئاوا بۆ بۆم مامۆستا یەک سیفاتی زۆر جوانیم لە کتێبەکان بینی مامۆستا شەمسەی ڕەحمەتی ئەوە بوو کە زۆر جێگەی بڕوا و متمانە بووە کە کۆمەڵێک مۆر کۆمەڵێک نامەی نهێنی حەزب کاتی خۆی هەر پاراستوێتی نەهێشتووە کەشف بێت کاکە جەمالانی بۆی هەموو دنیا بزانێ من شتم بۆ زیانە کردو سواڵی ستایشم بۆ نەکردووە من وەکو خۆی ئەو شتانێکی هەیە ئەم ینی خەسڵەتەکانی هەڵوێستەکانی بیرروڕاکانی وای کردو کە خەڵک ڕووی تێ بکات و ئەو بەرهەمانەی بۆ ئینکە مەسا ئەو یەکێ بۆ لەوانەی تەبەن خۆی بە بنەماڵەیان خوێنەوارمانە بۆ بەڵام براکانی برایان بە تایبەت ئەنداوی مەکتەب سیاسی حەزبی شیوعی بوو تەبەن لەگەڵ منا کە با بڵێین من وەکو کەسێکی نەتەوەی وەکو فکر نەک وەکو خزمەتی و خەسڵەتە ئینسانیەکان دووری نینگەکەوە کاتێک کە حاڵەت هاتوۆتە پێشێ ئەو شەجەرەی حیزبی مەبەستم لەوەیە ناوی نهێنی تەنظیمی حیزبی کاژی ناوی نهێنی تەنظیمی پاسۆک لەگەڵ ئەو نامانەی کە نردویانە مەسەلایەکە لەو نامانە نامەی کاک ئازاد مستەفا کە لە مەخیرا بوو بە سکرتێری پاسۆک ئەو نامانە نامەی نهێنی بوو کە ئەمانە بووە ئەو شەجەرەی ناوی حیزبی ئەنجا مۆرەکان کە خەڵک زیڕەیە کرد مۆر لەژێر ئەرزی ماڵەکەشیا بشارێتەوە ئەم هەمووی پاراسووە ئەوەیە ئەو شکۆیە کردووە کە ئەڵێم ینی منازیرێکە خۆر منازیرەوە نەبوو ئللا لە سەگەرا چۆنی پێ و شەڕەتەکە ئەوە کەبات بووە پۆشاک و جلوبەرجی ڕەش چی بە تۆ دەبەخشێت وەڵڵا ئەزانی چی ئەمە هینی منە پێویست بە هەمومی منەوە بە معاناتی منەوە بە ئازارەکانی منەوەیە بە بیر و ڕایک منەوەیە مەسەلا من کە ئەو بە مەسات کۆچی کرد ینی لەسەر جێگا ئەی ناڵام یعنی بە جۆرێ زۆر جار ئەو بە مێ و بۆگری بۆکەی زۆر ماسات تا ئەو حاڵەتە مەساوی بەڕاستی وای لێ کە منیشیانی لەبەر چاوم بێت بڕاتە بێ ینی کە وەفاتێکی سعات دوی ئێوە برمان بۆ ئەم خەسەخانەی ژین دوی نیوەڕۆی دوی شانزەی شانزەی مانگ بوو 2016 یانزەی نوێی 2016 کە هێنامانەوە وەفات ئەوە بۆ ئەوەی کە لای من شیە بەجێ بێڵێ بێ وەفام هەبێ بەرامبەر بوو سەیریە کردم ئەوڵا بواکەی ژێردەکە ئەوڵا بۆ بە منێ ئەوڵا بواکەی من باشم لەسەر مردن بوو یعنی مەرگ یەخەی پێگەتم ڕۆحیە ئەشاڵە کێشا لەو کاتە ئەو بە منێ و ئەوڵا بواکەی من باشم ینی مەبەستم لەوەیە خەمی منی بنە خەمی خۆی پاشان من ئەمە وای کرد کە ینی شتێ لە ڕۆحما بتوێتەوە ئاوێتە بێ یەکەم شت نەک بەبڕێ وەڵا ئەوە بۆ 5 ساڵەتێ من بە 5 ساڵەتێ من ژینم ینی ئەم دلە لەبەر بەمە مرتاحم چەند مەسەلا لە لای حیزبەوە لە فاڕۆقی مەلا مستەفا خزمان پیانوتم با موناسەبەیە دروستکەین ئەم دلە ڕەشەین کە لە کوردەواریە جارێ ئەوە نەبووە پیاو بەو دەرەجەیە 5 ساڵ ینی من ینی فادینی علاگەکەشم هەر ڕەشا ئەجا بەڕاستی جگەلەوە ینی مەساتی وەفاتەکەی بە جۆرێکە ینی دڵم بە هیچ خۆش نییە ڕووناکی لە دڵمانیە هیوا لە دڵمانیە چیرۆکی ئەو حەڵقەی دەست بڵێ بردیارێکی مە ینی داوە لە سەرەواتەوە
کە ئەم جلانە لای خۆمەوە تا بتوانم بهێنی کە دووهم بەڕاستی هەرچی مناسباتی ڕابردوو کە ئەم بەردەوام بووم لەگەڵەوە هەمووی متەرک کرد مەسەلا ئەچووی بۆ سەیران بۆ ڕستۆران نازان بۆ شوێنە خۆشەکان ئایلی هەموو ئەوان واز لێنە چەندین جاریانی هینم بۆ هاتە پێشەوە بڵین فرسەت بۆ سەفەری دەرەوەی وڵات یعنی هەر بازە جار خزم و جەنابن لە سوێتی فەڕەنسا بووی ئەوە وەرە داوەتی بۆ نردم ئەم چەند ساڵە وەرە حەزەکەین بێ لێرە نەفتێ فریا دکتۆر فریا فازل سەرۆکی سوێتی کوردی لە ئەڵەمانیا چەند داوەتی کرد نەمتوانی ینی ئەوانەشم هەموو تەرە کرد ئەنجا دوایی بیرم کردەوە کە ئەڵلقەکە ئەم ئەڵلقەیە ئەمە ئەم مەسەلەیە ئەڵێن هەموو شتێک هۆکارێکی ئەم ئیبداعە هی من نییە هی ئیلهامی ئەو بووە مەسا تۆ ئەڵلقەی ژن خۆیانی هاوسەرگیری ئەوەڵجار کە دەزیرە نەبی لەم پەنجادانی دەسیڕات ئەنجا کای گوێزیتەوە ئەیخێتە دەستی چەپەرچەنگ ئەمە شتی عیلمیە من دیراسەم لەسەری هەیە لە دوای ئەوە ئیغریقیەکان و با بڵین ڕۆمانەکان و میسرێکۆنەکان ومانە ئەڵێ ئالێرە دەمارێک هەیە ئەو دەمارە لەگەڵ دڵا ڕەبتانی تۆ کە خستەیەرە یعنی دڵت داوە بووە ئەنجا کەسە کە هاوسەرەکەی با بڵین نامێنێ وەفاتەکایە بە حاڵەتێ ئەمرێ یا شتێکە بێ یا ئەڕوە ئەڵلقەکە یا فڕێ یا ناهێڵێتەوە بەڵام من ینی کە دێرا بووی خەڵک سەیری پەنجەتەکە وەڵا کاک جەمال ژنی نێناوە کەزانی نێنەوە بۆ سەیری ئەوواکە بەڕاستی ئەنجا من ئەوەم بە بیرە هاوتم ئەبێ شتێک بکەم کە دەری خەم بۆ خەڵک کە من نامەوێ مەسەلا ژن بێنمەوە لە داکی ئاگریندا شەمسە زیاتر کەسی ترمونە یوتۆ ناوێت مەسەلا خۆ خەڵک هەیە ناو ناهێنین لەوانەیە نەختێ قودس بێ خێزانەکەی وەفاتی کردووە پاش مانگە دوو مانگ نییە ناوەوە ئاساییشە من لۆمەی ناکەم ینی ئەوە لۆمە و بەعیتابدا نادێ بەڵام من هاتم و بیرم کردەوتم ئەم ئەڵلقەیە ئەخەمە ئەم پەنجەتوتەیە ئەمە ئەتر پەنجەتوتەی لای چەپ ئەمە دەری ئەخەم هەر کەسێ تەماشا بکە ئەگەر لێم بپرسێ ئەڵێم ئەمە نیشانەی ئەوەیە کەتر من بیرم لە هاوسەری نەکردوێتەوە نایکەمەوە ئەمە ئەو نیشانەیە ئیبداعەوە مامۆستا دوای ڕەحمەتی چ شتێک تۆ هێور دەکاتەوە چی شتێک تۆ هێور دەکاتەوە دوای مامۆستا شەمسێ ڕەحمەتی هێورت دەکاتەوە هێور هێمنت دەکاتەوە وەڵڵاهی کاکە جەمەل ئیسا عەرزم کردی کە ئەمە لەوانەیە قورس بێت خۆ هەڵکێشانیش نییە و ناڵم زۆر بێ بەڵام زۆر ڕۆمانی گەورەی جیهانیم خوێنوەتەوە زۆر چیرۆکی گەورە شیعر بەردەوام ینی متابعەم هەیە لەوانەیە ئەم حاڵەتەی لای من خەڵکەیە خێزانەکەی هاوسەرەکەی وەفاتی کردووە نیگەران بووە خەمبار بووە گریاوە لەسەر قەبرەکەی هاتووی من خەڵکم بیستووە ئەڵێ بەخوا وتێتی ئەگەر ئەو هاوسەرم وەفات کە ژوورێ لەتەنی قەبرەکەیەوەدا دروستەکە مەسەلا بووە بەڵام ئەمەی خۆم نازان بەدەست خۆم نییە کاک جەمال هەرچی ئەەکەم خۆ مەسا ناو نابم لە مەسایلی سیاسی لە مەکتەبی سیاسی لە کوێتر پیان وتم بەڕوو فڵان کەس تۆ وتان عەبڵا تۆ لە حیزبێکە من لە حیزبێکا کارم کردووە لە 61ەوە حیزبێکی عەنیف ینی خەڵکانی دەستوەشێن پێشمەرگەی دەستوەشێن و من وەرەو تا ئێستا تا ئەم لەحزەی مێشولەیەکم نەکوشتووە زەرم نگەیانەوە بەڵام خیادی بووم ئاگاری شتەکان بوو تۆ زۆر بەدەرجی دەبەردەم تا خەڵک وەفاتی کردو مەسات خەڵک سوتاوە پێشمەرگە سوتاوە بۆی گریاوی مەسابنی چێلەوانە لە تبعالی کە هاوبیرم بۆ و پێشمەرگە بووە بە نەخۆشیە وەفاتی کرد جلەکانی نییە داو بکەنە پێسەکەی لەگەڵا ئەهات ناخۆش بوو چیرۆکیشیم بەسەر نووسین پیان وتمەوە باشە تۆ کە ئەمەنێ ئەنی ئینسان لە حیزبێکی وە عەنیف و شۆڕژگێڕا کارکە ئەبێ نەکتێ دڵڕەقیش بێ من دڵڕەق نەبووم بەڕاستی دڵڕەق نەبووم لەبەرەوە پیان وتم بۆچی ئەوە لە سەریشم کەوتووە من سکرتێری پاسۆک بووم حیزبێک خیادی
ئەوەی کە لامە خوێنتانەوە من ئەندامی سەرکردایی سیاسی بەرەی کوردستانی بووم و لەسەر دەستی هەشت کەسا انتخاباتی ساڵی 1992 کرا و لەسەر دەستی هەشت کەسا حکومەتی هەرێم دروست بوو جەنابی مام جەلال و کاک مەسعود و سامی عەبدوڕەحمان و دکتۆر مەحموود ڕەسوڵ مەمەن یاقۆ ینی ئێمە من ژێکە بووم لەوانە مەبەستم لەوەیە تۆ ئەمەد کردو ئیسا بۆ واکەی زۆرم لەسەر کەوتووە ئەڵێ وەڵا بۆ ژنەکە یەکری جارە من کەلیمەی ژن بەکار نایانم بەڕاستی زۆرم لە وشەی زاراوەی ژنە هاوسەر هاوژین ئەبێ بێ احترام ینی ژن ینی سوکاتیە تۆ تەنها بۆ چێژی بە سەراحەت چێژی سێکسی جنس ئەتەوێ من نە یەکەم جار چۆن چاوت بە مامۆستا شەمسەکەوت یەکەم دیدارتان چۆن بوو خۆشەویستی بەکەم کاکە جەمەد من ناتر نازانم بازێ لەوانەیە بیگەڕێتەوە بۆ مەسایلی مەشغوڵ بوون بە حیزب و سیاسەتەوەمانەوە من بە درێژایی تەمەنم دڵاریم نەکردووە خۆشەویستیم نەکردووە چاوچاوێنم نەکردووە ئەو هەموو خەڵک ئەزانێ کۆڵان بە کۆڵان و ماڵان بە ماڵانم نەکردووە ئێمە لە کاژیکە یا لە یەکێتی قوتابیانی نەتەوەی کووردا هینێکمان هەبوو ئێرشادێک ڕێنمایە ئەمان و ئەبێت تۆ چونکە تۆ هاچووی خەڵکەکەی ماڵانەکەی ماڵانەکە کچیتە ژنیتە کوڕیا موینەکە ئەبێت تۆ لە خێزانەکەی خۆت زیاتر هەر هەموو بە خوشکوداکی خۆ بزانێت ئەوەیەکە لە هینەکان لەوەی کە نەبوو من لە تەنزیمی کاژیکە لە ساڵانی 63مانە کە وەرەو پلەم بەرز نەبوو سا تازە ینی بەرەو پێشەوە ڕۆشتم لە ماڵەکە کۆبوونەوەمان بووە لەگەڵ چەند برادێکە ئەمامان و هاوبیر لەگەڵ هاوبیرەکانمانە وەڵاهی دایکی جاری وایە یا خوشی هاتۆ دەرگای کردوێتەوە یا هاتۆ شای بۆ هێناوین یا ساردیە هینی بۆ هێنەوە میوە خوا بۆ سەرۆشەی شایەتەکە تەمەشای ناوچەوانیم نەکردووە نەمدانیوە ئەنجا ڕێکەوت بوو خۆی هاتۆ لەبەر دەمی باوکایە براکە ئەڵێ کابڵە ئەمە وەڵا لەبەر حەدیقەکە بینیمان سیرمان کردی ویسمان قسە لەگەڵا بکەین تۆ قسە لەگەڵ نەوتم بە قوران نەمبینی یعنی ئاوا بووە لە خەیسەری نەقی بووی تۆ لەوێ بووینەمان ویسمانە قسە لەگەڵا بکەین وەکو خوشک برایە بەڵام تۆ ئەوڕیشە دەناوێت ئێمە ئاوا بووین اینجا لەبەرەوە من بە حەز لێ کردووی نییە بە خۆشەویستی و دڵاری نەبووە بە عەشق و کۆڵان بە کۆڵان و جادە بەجادە نەبوو وەکو عەلی مەردان لەگۆرەکەڵە دایکم زۆر بە پەرۆش بوو کە هاوسەرم بۆ دروستکە باوکیشم هەر بە هەمان شێوە ینی عایلەکەمان حەزیان نەکرد من هاوسەرم هەبێت و هاوژینم هەبێت هەتا باوکم زۆر جارێک هێنایە و خزمێکمان هەیە خزمەکە تەمەنی هەیە ینی لە من بەدە ساڵ بەتەمەنتر بوو ئیسا ماویشە ئەنجا بە دایکمێ دایکیش ناوی شەمسەیە سیرەکە لەوە ئای شەمسە بەرکو کەسێک دۆزێتەوە بڵا باوکو فڵانی لێ نییە کە ژنی ناوەمانە نییە یعنی ئاوا بەهەرحاڵ ڕۆژێکیان نامەیەکم بۆ ها لە خزمێکمەوە بە خزمێکما دایکم نردی ئەڵێ بەپەلەوەرە بۆ سلەمەی من بزانێ خۆ چییە تەلەفۆنیش نەبوو وەڵام کەچوم وتی وەڵا ئەبڵە ڕێی بە پیرمانەوە هاتەوتم چییە وتی وەڵا کچێکمان بۆ دۆزیویتەوە وا بەڕەوشتە وا بە ئەدەبە و ینی زۆر چاویشی لەسەر لەبەر ئەدەب و ئەخلاقەکەی با بە نسیبی ئێمە بێ ئەلا کولین من نەتەر قسەم بۆ نەوتم باشە دایان داینا یەکتری ببینین یەکتری لە ماڵی بڵین خوشکی ئەو شەمسە کە چووی سەیرەکە لەوە بوو کاک جەمال نازانم لەسەر لابوو من دایکم و عوسمانی مام و عومەری برام وەمان لەگەڵا بوو کە سەیرم کرد و هەڵسای دوایی وتماڵە خێل نییە ینی وا بە دیقەت تەماشام نەکردبوون بابە ئەڵەی گوڵە ئەڵەی ڕۆژە شەوقەیاتەوە چەندە باشە بابی بینی و جارێکتر ئەوە نویان زانی بۆ ئەومە جارێکی تر بیبین و بۆ ئەوە نەبوو ئەلا کولین جارێکی تر لە ماڵی لوتیخانی خێزانی حەمەد حاجی مارف برای عەبدوڕەحمان حاجی مارفی مەجموعەی عیلمی بینیمەوە بەڕاستی هەستم کرد زۆر احتیاجیە و ینی موافەفاتەکانی من لەوا هەبوو وڵات بوو بە نسیبمان ئەنجا کە
کە بوو بە نسیبمان لە خلالی هەم دەزیران ناری ینی مارە کرابوو هەم دوای ئەوە کۆمەڵێ نامەمان ئاڵگۆر کرد پێش نامەمان ئاڵگۆر نەبوو ینی کەمارەم کرد کرد ئەو نامانە کاک جەمالبی خوێنیتەوە ینی ئەو باتە دنیایەکی ترەوە وەکو ئەدیبێت نووسەرێکی ئەدەب دوایە تەبم کرد نامەکانت چۆن بۆ هێنارد مامۆستا بەڵێ نامەکانت چۆن بۆ هێنارد نامەکان لە ڕێک ئاسایی بوو دایکم براکەم ئەتراوا بوو بە دزێوە نەبوو چونکە خێزانم بوو هاوسەرم بوو ینی مارە کرابوو ئەو کاتە مارەت کرد بوو بەڵێ مارە کرابوو ئەنجا مەبەستم لەوەی ئەو نامانە بوو بە کتێبێ نامە دەستخەتەکانی دەستخەتی خۆی لەوانەیە تیاابێ لە لاپەڕێ ئەم لا دەستخەتی خۆی لەم لا تەبع بۆی بخوێندێتەوە مامۆستا لە شاخ و لە شار تا چەند پاڵپشتت بووە لە نووسینەکانت بڕواتە بێ من کە ئێستا بەداخم بۆی و ینی لە دڵم دەرناچێ هەر چێکم کردو نەیوتۆمەی کە یا بۆ من کرد مەسایەکێ بووم لەوانەی کە لە ناو شارە شینی هەنیمان ئەنووسیەوە بەیان ناتۆمانە نێوەڵە تۆ بۆ خۆتمان بکەیت ئەڵە تۆ ماڵ و مناڵت نییە ینی ئەجا کە هاتیینە شاخ هەر بە هەمان شێوە زۆر پشتگیرم بووە نەیوتۆ تۆ ئەمەد بۆ کرد مەساکە هاتینە دەرکە هاتمە دەرێ و چون ناو پێشمەرگە و شۆڕش و بووم بە پێشمەرگە نەیو ئەڵا عەبدوڵڵا تۆ بۆ ماڵە خۆ تێگەی منێ هەیە مناڵێ هەیە لۆمەی نەکردووە جا لەبەرەوە ئەو نووسینانم کە ئەم نووسی ئەو پاڵپشتم بوو ئەو هانەرم بووە ئەو هینی کردەوە بۆی هەڵگرتوم و پاراسوێتی لە فەوتان پاراسوێت مامۆستا دوای وەفاتی وابزانم کۆمەڵێک شتی بۆ کراوە ینی مامۆستا شەمسە خۆش بوو کاکە جەمال ئەو شتانی کە بۆی کراوە تەبەن هەندێشی پەیوەندی بە خۆمەوەیە مەسایە لەوانە بڵێن لەسەر گۆڕەکەی مەزارەکەی لە مەزارێک و گۆڕێکی بنەماڵی مەحویە لە گردی سەیوان مەسا لەسەر کێلەکەی چیم نووسیوە نووسیمە شەمەجان بە قوربانی هەناسەیەک و گلی سەر گۆڕەکە بووم خۆما ڕووماڵی نییە هەموو خەڵگەی بینێت ئەوە یەکێت دوو هەم بەڕاستی ئەم کۆمەڵە کتێبەی لەسەر دەچوو هەموویم چاپ کردووە حەبە کتێبە لەسەر ئەدەبی مەرگ هەمووشی موسەمسەک نامەکانیم چاپ کردووە ڕسمەکانیم چاپ کردووە ئەنجا لە دوای ئەو بەڕاستی هەر بۆی لەوە دەرچێ بڵێن وەڵا ئەمە هەر بە قسەیە لە شاری سلێمانی هۆڵێکی پرسە پرسەی ئافرەتان هۆڵی پرسەی خانمانی بەناوی ئەوە مامۆستا شەمسە کەریم غەفور لە مزگەوتی شێخوەری لە سلێمانی بۆ دروست کردووە ئەنجا جگەلەوە ینی بەڕاستی ئەوانەی دڵسۆز و جۆرە وەفایەکیان تێ بۆ هەوڵی ئەوان نەکە مەکتەبێکیشی بەناوە بدەن ئەنجا دوای ئەوە هەر بەهادنانی خۆم لە کتێبخانەی زەیتونە کتێبخانەیەکی گەورەی هەیە بەشێ لە کتێبخانەی پەروەردەی شاری هەولێر کتێبخان مۆزەخانەکە خانەیەکی هەیە ئەنجا لە بنکەی ژین لە بنکەی ژین حەزەکەم ئەوە هینکەم لە بنکەی ژین ژوورێکیان ناوەتێ هۆڵێک ئەو هۆڵە هەرچی کتێبەکانی ئەوە تەمەن من بازێک کتێب ماوە بە کتێبخانەی گشتی و بە زانکۆمانە ئەو کتێبانە ئەو گلیایە بۆ خۆی وتی من ئەمەمەیە ئەشی خوێنەوەیشە بۆنەوەی خوێنەرێکی زۆر باش بووە مامۆستا هیچ کتێبی خۆی نەبووە بەڵێ هیچ کتێبی خۆی نەبوو چاپکرای خۆی بێت با دوو کتێبی چاپکراوی هەیە عەرزم کرد یەکێک لەوانە بەیتی شەمە و ئەوڵا لێرایە لەگەڵ مێژووی ئافرەتانی کووردا نووسیوێتەوە ئەمە کەی تەبەن بۆی بزاندێ من بۆم دروست نەکردووە لە پێش بازێکی وەفاتەکە مەسەلا پێشەوەی کە هین بێ بەیتەکە هیچەیە ئەو شعرانی کە بە ناوی بەیتی ئەوڵا و شەمسەوە نووسراوە هی خۆی لە دەمی خوشێکی ڕەفیقێکی خۆی ناوی لوتفی حاجی مارفە دەنگەکەم تەجیر کردووە لە بەردەمی مێردەکە لە بەردەمی کچەکانیە کوڕەکانیە ئەو توێتی ئەمە شعری شەمسەیە جایجانی خۆ دەرخستنی نەبوو هی هەڵپێی بە وەڵا کتێبە کۆم کردەوە و دوایی تەبەمان کرد و ئەبێ ئەگەر نابێتێ بێ یابێتی ئەم کتێبە بەرهەمەکانێتی مامۆستا بەرهەمە ئەدەبیەکانە کە بەڕێز لەسەر نووسیوە بەڵێ ئەم کتێبە کامە
ئەمە ئەو کتێبانەیە کە هین ئەو وتارانەیە یا ئەو نووسینانەیە لە ئەنجامی ئیحای خەسڵەتەکانی مامۆستا شەمسە نووسراون و من کۆم کردوونەتەوە مەسەلا جەنابێ وتارێکی نووسیوە کاکە مقالەیەکی نووسیوە دیراسەیەکی لەسەر کردو ئەمانەمان کۆ کردوتەوە کردومە بەوە بوو بەڵام هەست دەکەم شعرەکان شی کراوەتەوە لێکۆڵینەوە لێسەر کراوە چۆنە ئەو شعرانێکە لەسەری زۆر تقریبا زیاد لەو بابەتانەی کە لێران زیاد لە 6 کتێبیان لێکۆڵینەوە لەسەر شعرەکانی چیرۆکەکانی ئەوە زۆر گرنگە ئێستاما دکتۆر نەجم ئەڵوانی نووسیوەتی ئەوە شعری ئەوە ئەلێ مامۆستا ببوورە لێ ئەی شەم ببوورە هێزم نەماوە خانەی سەبوریم بێتۆ ڕووخاوە بۆ لەم ساتەدا بەجێم دەهێڵی دەروون بەژانی فیراق دەچێڵی من ئێستا بێکەس لە دنیا ماوم فرمێسکی خوێنین دەڕێژێ لە چاو جوانە لەمە جوانتر من ئەوەی کە ئەمەیە ینی بەڕاستی لای جەنابەت ئیشارێکی پێبم ئەو کتێبە بە ناوی کۆچ و هەتاو ئەوە نانە کۆچ و هەتاو خوارەوەی سێ هەمە ئەمە بەڕاستی ینی تۆحفەیە هەتا کاک عەدنان کەریم بەنیازە کۆپلە بە کۆپلە بیان کا بە ینی ئاوازیان بۆدان ئەم کتێبە بە ئەگەر مەیتێتە زەمانەوێ ئەمە چامەیەکی ئەم کوڕە گەنجەیە کە بە ناوی نووسرا و چامەی شعری شاعیر داناز عەبدوڕەحمان کوڕێکی گەنجە ئەمە ئیسا لە سویدە بڕواتە بێ کە من خوێنمەوە زۆر کاری تێکردم ئەنجا پیشانی هەندێک خۆشەویستی وەکو جەناوتمە دیراسان لەسەر نووسیوە ئەوە هەمووی دیراسەیە بەڵام بەڕاستی شعرەکە ینی لە ئەوە ینی هین ڕۆمانسیەتی لێتیە خۆشەویستی لێتیە سدقی لێتیە من یەکەم جار کە کاک عەدنان کەریم بەڕاستی بینی وتی ئەمە شتێکی زۆر تۆحفەیە ینی لەبەرەوە نابڵێم بەخوا گەڵ هاوژنەکەمە بە سەر هاوژنەکەمە ئەمەی نووسیوە قەناعەتی لێ کاکە جەمال ینی بابەتێکە نمر و زیندوو ڕەسەن ینی ئەتوانی شی لەسەرکەی یەک دوو کۆپڵەمان بۆ خوێنیتەوە لە ئەمە هینەکەیە شامەی شعری هەر خۆی نووسێتی بەنای خاتوو شەمی ئەوڵا ئاگرین شاعیر داناز لەبەر پەنجەرەی بەخوا بە ئەمان نەختێ بۆی هەڵەی تیانەکەم چونکە پێم گوناحە هەڵەی تیاپێتەشەکەمێ ینی کاکە جەمال کە هاتی تەماڵەوە ئاگار لێبوو ئەو ژووری نووسەکەمان چرپاکی دوو کەسیە نەفرێت قەرەوێلەیەکی تاچیشە لەو لاوەدانراوە بەخوا بیبیتە مەزاخانەکە لەوانە ئازاد نانەکە بە پارەیە بە بێشی فرێشە من لەسەر ئەوێنم ئەو لەسەر ئەو چرپایی ئەو با بڵێن هینەی ئەو سیسەمەی ئەو لەو ڕۆژەوەی کە ئەو حاڵاتێتە پێشە دەستکاری دەکەن هەتا باش شێکی تری پێ بڵێم ئەمان زۆر ینی من ئەم چاکەتەم ئەگەر دابکەنم ئەڵم نەکەن سەرەوە گوناحە باهین نەبێت چونکە بە چاوی وەکو ڕابعی عەدەوی وەکو عادلەخانەم وەکو با بڵێن زڵێخا وەکو هەتا هینەکە شت مامۆستا ئەو یادگارێکی زۆر جوانت بەجێشت بوو کاتژمێرەکەت لەسەر دوو دەلەقە دوو خولەک بەجێشت ینی من ڕواڵەت نییە خۆ ئیسا من لەو ماڵا هەر خۆمم ئەو ماڵی تر کوڕەکەمی لێ و لەگەڵ مناڵەکانیە ئەوە 6 دوورە 7 دوورە بینیوتارە من ڕسمێکی خۆ کاتی ئەوجی قووەت و عەزەمەتی خۆ بەدەبێڵێ ئەو لوتکەی بەرزی خۆم ڕستێکیان گرت و کاتی پێشمەرگایەتی بڕوات هەبێ من سرم خسۆتە ژێر پێیەوە ڕسمی ئەوم داناوە پێڵاوەکەیم لەسەر سرم داناوە ئەمە نییە ڕواڵەت نییە وایە ئەمە بیر و ڕامە مەسا ئەمە شعرەکەی دانازە ئەڵێ لەبەر پەنجەرەی ڕۆشنایی شەمێ زۆر دوور ئەڕوانم بۆ ئەڤینی ئەو ڕۆژگاری عومرم ڕەش داگیرساوە کز ئەسووتێ لە دامێنی شەو فرندەی ئەڤین دوورە لەکانی فرندەی ئەڤین دوورە لەکانی زامدارە باڵی و ناتوانێ بفڕێ
گەروی من وشکە بۆ قومی ئەڤین مانجیش بەدەستی فرمێسکە مەسخێ مامۆستاجیان زۆر سپاس دەکەین ئەمڕۆ لەگەڵمان بووی بابە جارێ ماوە سەرەتایە من پێم خۆش بوو دوای کۆتایی هێنان بە بەرنمەکەمان پارچە شعرێکمان بۆ بخوێنیتەوە لێرە داهاتینە کۆتایی بەرنمەکەمان زۆر سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمان زۆر سپاس دەکەین کە ماندوو بووی لەگەڵمان من نەبێ بمنونی ئێوە بم ئێوە ماندوو بوون و ئێوە منتان هێنەوەتە سپاس دەکەین مامۆستانە شانازیت پێوەکەین بینەرانی خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی لاپەڕی ئەم بەرنامەیەمان تا لاپەڕەیەکی کرد بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ لە ناو بەهارە ڕۆحی من زەرد بوو کە ئەسێرەی شەو چاوانی داخست سۆراخی زەمەن تەمەن میسووتان کە شەم لاشەی خۆی لە خاکە ڕاکرد ڕەشەبای زەمەن گۆرانی خنکان وەک شاری مردوو ئاوازی کوشتم وەک ئێوارەیەک بەبێ مۆسیقا ڕۆحی دەرهێنام لە پرجەی هەشتم